ئاگاداری زمانتان بن. زمان بەخششێکە لە بەخششە مەزنەکانی پەروەردگار، هۆکارێکە بۆ لێکتێگەیشتنی مرۆڤەکان و دەربڕینی ویست و مەبەستەکانی ناخیان لە قەبارەدا گەرچی بچووکە، بەڵام کاریگەری و شوێنەواری گەورە بەجێ دەهێڵێت. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرموێ بەڕاستی هەندێک جار بەندە قسەیەک دەکات بۆ ڕەزامەندی خوددا و نازانێ ئەوەندەش گرنگ و بەبایەخ بێت. پەروەردگاری گەورە چەندین پلە و پایە بەرزی دەکاتەوە. هەندێک جاریش بەندە قسەیەک دەکات لە تووڕەبوونی پەروەردگاردا وا نازانێت قسەیەکی گەورە و مەترسیداری گوتبێت، بە ئاگری دۆزەخدا دەیباتە خوارەوە. بۆیە ئاگابوون لە زمان و پاراستنی هۆکارێکی بەهێزە بۆ بەدەستێنانی ڕەزامەندی پەروەردگار و چوونە بەهەشتەوە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرموێت هەر کەس گەرەنتی زمان و داوێنیم بۆ بکات، ئەوە منیش گەرەنتی بەهەشتی بۆ دەکەم. بە وریاییەوە ئەو بەخششە بەکار بهێنن، هەمیشە هەوڵ بدەن ڕەزامەندی پەروەردگاری پێ بەدەست بهێنن. زۆرن ئەو بەندایەتیانەی کە بە زمان دەکرێن، لەوانە یادکردنی پەروەردگار، خوێندنی قورئانی پیرۆز، ڕازگۆیی، سوپاسگوزاری، فەرمانکردن بە چاکە، دڵخۆشکردن و دڵنەوایکردنی دۆستان، بڵاوکردنەوەی ئایینی پیرۆزی ئیسلام و تا دوایی. لە بەرامبەریشدا زۆرن ئەو گوناه و تاوانانەی بە زمان دەکرێن، لەوانە کوفر و بێباوەڕی، درۆکردن، شایەتی ناڕاست، گاڵتە پێکردن، بۆهتانکردن، غەیبەتکردن و تا دوایی. دەمەوێ بڵێم با ئێوە زمانتان لە چاکەدا بگەڕێت، یان وتەی چاک و شایستەی پێ بکەن، یان بێدەنجی هەڵبژێرن. عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمێ سوێن بەو پەروەردگارەی کە هیچ پەرستراوێک نییە جگە لەو، هیچ شتێک نییە پێویستی بە بەندکردن بێت بۆ ماوەی درێژخایەن وەک زمان.